ئەمڕۆ هەشتی ئایار ساڵ ڕۆژی جیهانی تالاسیمیایە. بەو مەبەستەوە من سروە عەلی وەک ڕاگەیاندکاری کۆمەڵەی تالاسیمیای هەولێر حەزم کرد چەند ڕوونکردنەوەیەک بدەم سەبارەت بە ڕایگشتی بۆ میدیاکان و بۆ خەڵکی کوردستان بەگشتی. سەبارەت بە تووشبوانی تالاسیمیا هەمومان دەزانین تالاسیمیا نەخۆشیێکی بۆ ماوەییە و درێژخایەنە، کێشە و گرفتیان زۆرە، بەڵام چەندین کەس هەیە کە نائەدالەتیشیان بە حەق بە تووشبوانی تالاسیمیا دەکەن، مافیان پێشێڵ دەکەن و ئازارمان چەند ئازارەکانمان زیاتر دەکەن. لە ڕووی ئەوەی کە ئەمە باسی لێوە بکەین ئێستا ئەمن وەکو کۆمەڵەی تالاسیمیا لەناو کۆمەڵەمە چەندین گەندەڵی و کرایە بۆ ئەوەی کە خۆیان سوودمەند بن بمێننەوە لەو دەستە کارگێڕیە. نزیکەی 10 ساڵ زیاترە هەڵبژاردننی کۆمەڵەی تالاسیمیان نەکراوە، ئەنجام نەدراوە. بۆ لەبەرچی من ئەم پرسیارە ئاراستەی لایەنی پەیوەندیدار دەکەم کە پێشیانم ڕاگەیاندووە. بەنسبەت نەخۆشخانەش ئێمە نەخۆشخانە لە چەندین کەم و کوڕیمان کەمە، چەندین دەرمان و پێداویستیمان کەمە. بۆ نمونە دەرزیمان هەیە پەپولەکەی نییە، پەپولەکە دەبێ نەخۆش بۆ خۆی بگەڕێ لە شار و شارستکان لە وڵاتەکان تا دەستی دەکەوێت. پەپولە دەرزیەکەی دێنن دەبێت پەپولەکەشی ئامادە بکەن بۆ نەخۆش پێکەوە. ئەمە تەواوکەری یەکە، ئەینا دەرزیەکە چۆن لێ بدرێ. ماڵی وامان هەیە بە 3 کەسەوە یەک جیازی وایان هەیە، دەڵێ هەر ڕۆژێ بۆ منداڵێک دەرزی دادەنێم، ناتوانم، یان بە سەعات 10 سەعات بۆ ئەو، 5 سەعات بۆ 4 سەعات بۆ ئەو. ئەخە ئەمە جێی پرسیارە. ئەمە من بەداخەوەم ئەو قسەیە دەکەم، نعنی خۆم توش بوویەکی تالاسیمیا، من تا دڵۆپەی خوێنم مابێ هاوکار و هەماهەنگی تووشبوانی تالاسیمیا دەکەم. ئەمە ئەوەیە بڕگە یاسایەکە لە ئەنجومەنی بڕگەکەمان ئەوەیە دەڵێتن دایک و باوکی تووشبووی تالاسیمیا سەروی منداڵی سەروی 18 ساڵ بێ نابێت لە کۆمەڵە بێ، کە چەندین کەسمانەیە بۆ سوودمەندبوونی خۆیان کۆمەڵەکە هەڵبژاردن ناکەنەوە کە سەرۆک و ئەندام و جێگرن. وە لە هەموو ئەو جیاز زەمانەیە بۆ تەسپی خوێنە، ئەمە بۆ بەشێک لە نەخۆشان بەکاردێ، ئەوانەی بەرگریان نییە، ئەوانەی مەقاومەیان کەمە. من بۆ خۆم دەیکڕم، دابینی دەکەم، بەڵام من خەمی هەموو نەخۆشەکانمە، من ئازارمان ئازاری یەک ئازارە.